سیاسەتی ئێمە ڕوونە بە نسبەتی ئەو بابەتەوە ئێمە ئەو هێرش و پەلامارەی ئەرتەشی تورکیە بۆ سەر ڕۆژاوای کوردستان و بۆ سەر گەلی بەشمەینەتی کووت لە ڕۆژاوای کوردستان و تێکۆشەرانی ڕێگای ئازادی لەو بەشەی کوردستان بەکارێکی نەشیا و ناشایستە دەزانین و مححکومە لە نەزەری ئێمەوە و خەبات و بەرخۆدانی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بەرز دەنرخێنین سڵاو دەنێرین بۆ هەموو ئەو ڕۆڵە نەبەزانەی کە لە ڕێگای ئازادی کوردستان و خەبات و بەرخۆدانیان لە ڕۆژاوای کوردستان لە بەرامبەر ئەو هێرشەدا گیانیان بەخت کردووە و هەروەها هیوای چاکبوونەوە بۆ بریندارەکان ئەخوازین و پێمان وایە ئەو خەبات و بەرخۆدانە لاپەڕەیەکی زێڕین و مێژوویە لە مێژووی گەلی کورد و نەتەوەی کورد بەگشتی و هەروەها ئەو بەرخۆدانە دەبێتە چیرۆکێک بۆ نەوەکانی داهاتوو لە مقابلی هەر هێزێکی داگیر کردە. پەیامی ئێمە پەیامی یەکێتی و یەکڕزی خەباتگێڕانی کوردە لە هەموو پارچەکانی کوردستان لە قاودانی ئەو سیاسەتە داگیرکاریە و هەروەها ئەمە ڕامان گەیاندووە و دیسان جەخت دەکەینەوە لەسەر گوتارێکی نەتەوەی لە هەموو مەحافلی بەینەلملەلی بۆ بەیانی مەزڵومیەتی خەڵکی کورد لە ڕۆژاوای کوردستان و ئەو هێرشەی کە شوێندانەری زۆر نالەباری لەسەر ڕای گشتی داناوە و داوای هاوکاری و پشتیوانی لە هەموو ڕێکخراوە مرۆڤ دۆستەکانەکەین بەهانای گەلی کورد لە ڕۆژاوای کوردستانەوە بێن و هەروەها داوا لە هەموو هێزە سیاسیە بڕیاردەرەکانەکەین بێنە سەرخەت و منتیقەیەکی ئەمن بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان دەستەبەر بکەن لە بەرامبەر ئەو هێرش و پەلامارە بێبەزەیانەی بتوانن ئەمنیەتی گەلەکەمان و خەباتگێڕانی ڕێگای ئازادی دابین بکەن. بەگشتی سەرکەوتنی خەباتی هەر بەشێکی کوردستان تەسیری ڕاستەوخۆی لەسەر خەباتی بەشەکانی دیکەی کوردستان هەیە و هەنگاوێکە بەرەو پێشچوون. بۆیە ئێمە هیوادارین گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان و ئێرادەی یەکگرتوانەی هەموو خەباتگێڕانی کورد لە هەموو پارچەکانی کوردستان و پشتیبانیکردنیان لەم پرۆسەی بەرگری و بەرخۆدانە بتوانێت ئەو پیلانە پوچەڵ کاتەوە وەک لە ڕابردوو شاهدی زۆر پیلانی ترن کە پوچەڵ بوونەتەوە ئاکامی ئەو خەبات و بەرخۆدانە بە خێر و خۆشیتەوە بووە بۆ گەلەکەمان و بێگومان لەم قۆناغیشا گەلی کورد و خەباتگێڕانی ڕێگای ئازادی و خەباتگێڕانی نەتەوە و نیشتمانەکەمان سەربەرز و سەرکەوتوو دەبن.